بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان دێبێ خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوەی بەڕێزداین. لەم بەرنامەیەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک شێخ تاهیر شوشی. دیارە کۆمەڵێک بابەتی گرنگی مێژووی ماون کە لەم بەرنمەیەدا شێخ تاهیر شایەتیان لەسەرەیە. کاک شێخ بەخێرێتەوە بۆ بەرنامەکەمان. ئێمە کۆمەڵی بابەتمان باس کرد لە ئاڵلقەکانی پێشوودا، بەڵام باو پرسیارشکەم خۆ هەر لە کوردستان کورد ناژی تورکمانی لێ و ئاسووری لێبوو مەسەلەن کاکەی هەیە و ئەدیانەکانەوانێ ئێوە کەڵکتان نەوانی ژوە لەگەر یاخود ئەوانیش زانیاریان پێدان خەڵک هەبوو کە دڵسۆزی ئێوە بێ و دڵسۆزی خاشی کوردستان و کار بۆ کوردستان کار لەو ڕۆ والله هەبوون من لە مووسڵ یەکمان هەبوو دەیگوتە ئەبوو عەبد خۆی عەرەب بوو عرب بوو و ئەو دوایە ئەندامی لژنەی ناوچەی پارتی لە مووسڵ ئەوە زۆر خزمەتی دایکرد و ئێستاش کوڕەکانی سەردانی کوردستان دەکەن و زۆر عەلاقەتیانیش هەیە بە منەظەماتی پارتی لە مووسڵ و لەو شینانە. ئەبوو عەبد ساڵی 67 گیرا لە مووسڵ. بەڵام من وەکو شەخستە ئەوانە یەک نە خەڵکی تر بە گشتی ینی خەڵک هەبوو خەڵکتان هەبوو لە ناو ئەوانی شاکە زۆر هاوکاریتان بکەن کە بە تایبەتی لە مووسڵ لە مووسڵ هەبوون عەرەب هەبوون یارمەتی ئێمەدینە بەس لە حەزب لە پاراستنیش هەمان بوو لە پاراستنیش هەبوون یعنی ئەو عەبدولکەریم حەمدانی خۆی مقدم استخبارات بوو معلومات بەمەدەدا. باشە کاک شێخ ڕووداوێکی گرنگی یاخود ئێوە هەوڵدانێکتاندا کە خێزانی عەمید ڕوکن عەبدولغەنی ڕاوی لە بەغا ڕزگار بکەن کێ فەرمانی پێکردن و کێ بۆ عەبدولغەنی ڕاوی بدایەتی ساڵی هەفتا ئینقلابێکی کرد و زۆر کەسیش لەگەلی بوون وەکی قایمقامی شێخان ئیعدام کرد وەکو ئەوەتیش ئێتیهام کرد کە دەستی هەیە لەگەلی بۆ خۆی مووسڵاییە لە مووسڵە ژیایە نا عەبدولغەنی نەزانم نە ڕاویە خەڵکی مەنتەقە عەشیرەتە ڕاوەیە ڕەمادی و ئەو ئێتیهام کرد و گەلێکیش ئێتیهام کردن تەقریبا 20 زابط گیران و ئیعدام کرد لەوانە عەقید ڕەشید مصلح ڕەشید مصلح بە دوڕوندەیان کوشت خەڵکی تکرید بوو ڕەشید مصلح و زۆر بێڕێزی لەگەلی کرد و لەگەل ئافرەتەکەی و پاشی بارزان خۆی ژنەکەی مالی کرد پاشی چەند ساڵ ئەو ڕەشید مصلحە. ئەی ئەم عەبدولغەنی ڕاوی قاید موقع بەغداد بۆ هەلات پاشی ئینقلابەکە هەلات چوو ئیران لەوێ چوو مەسەر پاشی هاتە ئوردن لەوێ ویجا لەوێ داوا کردبوو کە خێزانی و منداڵەکانی ڕزگار بکات خۆی داوای کردو یا لە ڕێگەی ئوردنەوە لە ڕێگای مەلیک حوسێنەوە داوا کردبوو لە شای ئیران شای ئیرانیش دەدە لە بارەگای بارزانی داوا کردبوو کە یارمەتی بدەن خێزانی لە بەغدا دەربێخن. مانگی حەوت بۆ یان هەشت ڕۆژێکی هاشم عەقرابی ئەو وەختە مدیری دیراساتی کوردی بوو لە ئەوە لە بەغدا هێشتا نەبوو بە محافەزی دهۆک بانگی من کرد چون گوتی وەڵڵا ئەوە کاغەز نامەیەک هاتیە لە بارەگای بارزانی گوتمە ویجا گوتی یەکێک هەیە محمود فەیلی مدیری مەکتەبەی مەکەنزی کتێبخانەی مەکەنزی گوتمە کیرەیە گوت لە شارع ڕەشید لە ژێر مەسرەفی ڕافیدەین لەوەیە ئەوە مەکتەبەکەی لەوەیە وەڵڵا چوومە عەسرێ سەعات 4 بۆ 5 چوومە لای سکرتێری یەکەم و دووەم و حتا چوومە هەر عەردێ چوومە گونامەکەم بەمە بدە ئێمە دەدەن گوتمێ بە کەس نادەم حتا بە ئەو نەدا وەڵڵا چوومە ژوورێ محمود فەیلی نامەکەم محمود فەیلی نەمدەزانی نامەی کێیە بەس نامەکە لەسەر سەری دانا گوتی بەخێر بێ سەر چاوە گوتی بە کوردی قسە گوتە من تو کوردی من گوتی گوتمژی کوردی فەیلیمە وەڵا بە کوردی گوتی شتێکی زۆر گەورە لە من داوا کردیە بەس
حتی جیانم شته بچیتن او امر لازمه بکم دکم گوتی چونکه گوت من بارزانی زور خوشم دوید زور خوشم دویدن و کاجی که جناب بارزانی لبغداد همو وقت دا چومه لخدمتی اول کسیش لمطار گوت من چومه استقبالی بارزانی که لقاهره هاتا کردستان هاتا عراق بغداد والله با من موعدك دانه پاشی دروش چومه فلای گوتم من روزی جمعه وره همو چش حاضره بس گوتی پیشی بچی لازمه او مندالانه گوت دو مندالی هیا ورقه جداری پیدا بیتن که رگا بدن در باز بی گوت می چون ده بید آخری گوت نوک دا بنه بله بناوی که بنویس ورقه جداری گوت چون که دا کن بخوی دکتور لخسته خانه والله گوت می بنویسه آمینا شوشی نوی خوشکم آمینایه لسر نوی خوشکم دل ما خوشکم نه ده چینه حوله گوت والله زور باشه روزی جمعه ساعت نه چوما او جگای سیاره ها تا دیمن منیش چوما لای مالی محمود فیلی لوی کرکی لگل من هات دکتورکان لشوینک من هرگرد مندالکان لشوینک و چانتکانیش لشوینک او ابو زور موضوعی که زور نهینی بو و چون بو رگای کرکوک رگای بعقوب و کرکوک چوما کرکوک والله عصر تقريبا ساعات 5 او هوگه هشت ما هولير لهولير نان من خار پاشی سیاره کتم گرد رأسا چوما نو پردان چوما لای صادق اقراوی لسیطره بو سیطره نو پردان قلت ما ورا تسليمي او بك والله چون قلت ما صادق قلت ما چه قلت ما عائلكم لقال منا قلت ورا بابتي اما شوينا حاجي عمران او عائله تسليمي مقر بارزاني منكر لوي ومن قرامه نمدزاني كيا حتى وقت من التحاقهم كري حفته و3 حفته و4 شكيبي قلت من دزاني او كيبي او افرطي اتو ايناي قلت من والله نظانم خال شكيب قلت قرأ او خزاني او ابو خزاني عبد الغني الراوي قلت والله اگر حكومه العراق تو قل بايا قلت 10 جرى ساخت دكني وعدام دكني قلت باشه الحمد لله بس انا هولي كشني صدام يعني ابو وانيا او والله اوانا محاوله انقلاب ينكرون انقلاب نظام چه نوع انقلاب نظام بدسي كيبو بس انقلاب كربوا وقتها او حسين رشواني هبو وقت خوم او وقتها مدي شرطي موصل بو اخري هولير نظام هنده كز درواز كربو چبو روزه که 72 من لالای سامی دانشته لالای لوزارت بو لالای سامی دیتم او حسن رشوانی هاتا ویره بجلی شرطه عمید بو بجلی شرطه هاتا ویره تقریبا پاش نیم ساعت خود را خود لأوای خاص لسامی قلت دچم قلت کنگی دچی هولیر قلت والله دو روزه دیش لیره بم بی قلت پاشی صبحش ورا ایره قلت باشه او من لبیمه والله شو خاري هلا بن درجة يعني لبن مصعدي وزارة شؤون الشمال حسين رشواني جيرا پاشی 15 روز جنازه تسلیمی کرد يعني بعد روندانا کشت بیان اویش دستی هبو لو اینانه لسر چی او گوتی اوی دستی هبو نزا هندک رزگار کربون قرطار کربون چون اوانای حالاتین نظام تشتکی وابو بله شتێکی تر کە یعنی تۆ هەر تێدا بەشداری حکوومەتی عراقی هەوڵیەدا لە ڕێگەی دینەکان و نەتەوەکانی تر و ئەم ئاژا و شتانە دروست بکە بۆەوەی شۆڕشی کورد لاواز بکە یەکێک لەو کەسانەیە مەسەلەن مارشەمعونەوەی کە ئەیانەوێت مەسەلەن هینێ دروستکەن ئەوە چۆنیە حکومەت بۆ ئەویست لە یعنی ئیسفادە لەو پیاوە بکە مارشەمعون ڕئیسی تایفەی ڕۆحی هەموو ئاسووریەکانە لە هەموو دنیا ئەو وەختە لە عێراق لە ئیران لە سووریا لە هەندستان هەموو هەر عەردێ لە کەنەدا لە أوروبا هر عردي آسوري لا أستراليا هر عردي آسوري لي بيتن أوام برپسي الروحية باتريارك أوانية
حکومت عراق لرگای کی عقیت یوسف دلین بخوی تیاریه اویش آسوریه ضابط بود لنا جیش عراق لرگای او دعوتی او کرد مارشمعون کرد لکندا بیت بغداد وابزارم سال 71 بود و پیش او بیت همو مطرانکانی آسوری لبغداد حاضر بود مطران آسوری لکردستان لسوریا لإيران لهندستان لأستراليا همو پیشوازی کرد همو هاتن بو پیشوازی بو گفتگو بو اوانه اما با جناب بدگوتم من برادره که آسوری مهبو ناوی زیا هرمز اندامی کارمندی مصرفی رافدهیم و لموصل و اندامی لجنه نوچه پارتی بود سال 65 وقتی ما گیران اویش سالک و 6 ماه منو زیا پیک او بود لناو زندان لگل کسانی تر علاقت منظور خوش بود وقتی چون جامعه بغدادی هر سردانی زیم ده کرد او هاد بود دوره خو نقل کرد بود منطقه دوره لوی کارمندی او بود موظفی بانک بود زیه هات روزکه هات الای من گوته من طاهر مجی گوته بله گوته اوا حکمت نیاته که خرابی هیا گوته می چیه گوته اوا مارشمعون ده این ایره دعوتی کردی رسمی حکمت عراق بیت ایره و همو مطرانکانی آسوریش دعوتی آن کردن لگلی حاضر ده بنو و عراق برای واسای او عقیتی و سواد دلیتن او درست دکن هزک درست دکن ل15,000 حتی 20,000 آسوری او هزه همو خاص آسوری دبن و حکومت عراق یارمتی دادد و او دادد بو ایشی خراب بود دجی کرد بکاریان ده اینید ای گود میویجا گوتی بابا چنه لای مطرانی برواری بالا اما چون لو مطرانش عین نو قصه کرد پاشی مطرانی گوته من طاهر مجی گوته بله گوت اگر هنگ بشین اگر ایوه پارتی بشین نامه یک لای جناب بارزانی بینن بو مطران باسی تاریخی باسی مبکت و باسی علاقت مالی بارزان لگل وقت خو مارشمعون وقت ایران و ترکیه و گوتی زور اما دتوانین او پلان حکومت پوچل بکینه پوچل بکینه گوت می قطوانه گوت بلا والله من رأسا چوم لای سامی گوت می تشتکی وهایا گوتی هر زایی بینه ایره والله هاتم زایم بر همو چیز بو شرح کرد سامی گوتی سلام ل مطرانی برواری بالا بکه زور سلام و احترام من بو هیا و ایشالله پیشی او مارشمعون بگیت بغداد من نامه بارزانی آماده دکن والله دروش بینه چون لای سامی نامه آماده کرد جارا کدی منو زیاد چون لای مطران نامه کمان پیدا پیشی بده تا او پاتریار مارشمعون نامه که خوند گود چش نوا باشتر نیه والله عوابو خطا كبوشي مارشمعون قرر يعني نامك جهشتي وتقابلي كربو وزول لا نامك راضي بو وعد بمطراني دابو بهمو مطران دابو كروجك لروجان تشتكي وانا وكانت نخوشيك ما بين آسوريكان وملت كرد درس ببيت خبره كمان دوباره بگاند جنابی سامی اویش بو جنابی بارزانی رون کرده و تشتكي زوري باش بو يعني او كوتا بقناعاتم تشتكي زور باش ممكن بله كاك شيخ يعني هلا دواي هلا سدي رابردو بردوام حكومته كان جاش يندرو ذكر بله لصالح حفتا وشوار بدوا ولا شخص كان حفتا بدوا عربوا ايوا لنا او جاش انا شلون معاملتها نقلوا انا يا كان خلق هبو لنا وانا كايشتان بوكا سه نوع هبون دا جاشكان بله نوعك هبو كردي زور مخلص بو لا اندامي بارتي مخلص تر بون قالكيش اندامي بارتي بون بونا بو او حمايتي خويا بو فقيري بو او وقت لكردستان هيك نو بو
خێوکردنی عیالەکانی و معاش و چشت و پارە بۆ بوونە چەتە تقریبا 5% ئەو کەسانە بوو 25 کەس لەوانە بوون کە مەسلحەتیان لە جاشەتی بوو ئەوانەی تر تقریبا 25 حتا 25% لەوانە وەک پارتی وەک دژمنی خۆیان دەزانێ ئەم سێ نەوعە هەبوون بەس بەڕاستی ئێمە وەک پاراستن ئێمە زۆر ئیسیفادەمان لەوانە دەکرد لە نەقلی معلومات لە دابینکردنی معلومات لە دابینکردنی فیشک و چش بوو پێشمەرگە ئێمە زۆر ئیسیفادەمان لەو خەڵکانە دەکرد و من بەخۆم وەختی ساڵی 69 ئەمری قەبزم دەرچوو لە مووسڵ بمگرن ناتوانی من خۆم لەبان فرەدا هەردوو براوی من برا قەسر نیهایە من چوومە ئەوە لە ڕێگای چەتەکانی مشیرەغا لە ڕێگای ئەوانە چوم ئەوانە ڕێگا بۆمە خۆش کرد لە دەرچوم تا چوە ناو پێشمەرگە تۆ ناوی نهێنیتە بوو تە خالیت وانە؟ لە دەورە ناوی من خالد بوو لە وەکیتر ناوی ناوت هەبوو ناوی نهێنیم ئاری بووی ئاری وی حەزبی ناوم ئاری بوو ئەی کاک مەسعود ناوی چی بوو؟ ناوی تایبەتی هەبوو؟ وەختێ من لە وەختی برقیم دەهنار ناوی من هەندرین و ناوی ئەو زوزک بوو زۆزک لە هەندرینەوە بۆ زوزەکان لە زوزەکەەوە بۆ هەندرین بەڵێ ناوی ئەو زوزک بوو ناوی من هەندرین بوو بەڵێ من نامەیەکم بینیوە کاگیدریس بۆ هاوڕێکی خۆی یاخود بۆ بەرپرسێکی حیزبی نردووە ئەو ناوی شاخ بووە مە ناوی شاخەوە وڵا ئەدریس کە وەختی لە ئەمریکا بووم سێچەر کاغەز بۆ من هەنەر هەز بەنەوەی ئەدریس بووە بەڵێ داوە سەردەمی دوای هەفتا بەڵێ ڕووداوێکی تایبەت هەیە کە زۆر گرنگە لە شۆڕشی کورداویش کەشفبوونی لەیلا قاسموان لە بەغا ئێوە لەسەرەوە چیە زانن ڕاستەکە یەکێک لە ئەندامەکانی پاراستن دەستی هەبووە و ینی باس کراوە کاک مەسعودی لە کتێبەکەی خۆیان باسی ئەوە ڕاستە چۆنە ئەوە ڕاستە ئەوەی معلوماتیمان هەبووە لەسەر ئەو کۆبرۆیە یعنی بتاکیت ئەو معلوماتە ڕاستە و ئەوەی هینگیمان دەزانی ئەو منزر نەقشبەندی ئیتهام کراوە بەو معلوماتانە کە بە حکومەت داوە چونکە ئەو وەختە منزر نەقشبەندی ئەندامی لەقی 5 بوو لەقی 5 پارتی دیموکراتی کوردستان و حتا ساڵی 74 وەلید هاتە لای ئێمە برای زابط شرطە بوو شەکیبی گوتە من هەرە مقابلەی بکە بزانە بەکێرتێت ئانە وڵا منیش گەڕامەوە پاشی تقریبا ساعتێک لەگەری دانیشتم چوومە مەقەر شەکیبی گوتە من شێخ تاهر چوونە گوتمێ وڵا من موافقە ناکەم بێتە پاراستن گوت بوو گوتمە وڵایی هەندێک پرسیارم لێ کرد شکم لێ هەیە یعنی کاورێکی تەواو نییە من بەڕاستی ناڕام گوتە من وڵڵهی ئەتو درست دەلی گوتی برایجی معتەمەدی حکومەتی عێراق هەنگی شەکیبی وە گوتە باشە بۆ نەگیرا بۆ محاسبە نەکرا ئەو کاتەکە وەڵڵا دەوتە بێژن زانیا دوای زانیانە ناوەڵا زانی بەس خەمساریان کرد خەمساریان کرد و پشتی هینگی هەندێک علاقەتی عائلی و چشتی وە هەبووە ئەو عائلەی نەقشبەندینە لە ناحیەی دینی و چشتی ئەو چشتانە بەکار دەینن ئیجراعاتی ئەوەی تند لەگەڵیان نەکرد کارێکی باشیان کردی خراپ کارێکی خراپ بوو خراپ بوو ئێمە تا ئێستاش ئەو شتە هەیە لازمە نەکرێت لازمە ئێمە حەدی بین لەو مەسائلان ئێمە حەدی بین لەو مەسائلە یە باش بە باش بزانین خراپیش بە خراپ باش ساڵی 74 کە شەڕ دەست پێکات ئێوە ئاگادار بوون کە حکوومەت نیازی هەیە شەڕ دەست پێ بکاتەوە ئێمە ئاگادار بوون یعنی ئەو وەختە ینی بۆ جەنابەت بڵێم هەموو معلوماتی عێراق بە ئێمە دەگەشت معلوماتی قەسر جمهوری بوومە دەهات ئەو نامەی ئەحمەد حەسەن بەکر نویسی وەختی خوب بۆ ڕئیسەکانی عەرەب بۆ مؤتەمەری قیمای عەرەبی نزڵە لە
مغرب ولا کێ بوو هێش پێش نامە لە بەغدا بچین نامە گەهشتامە نامەی ئەحمەد حەسەن بەکر لە مێزی ئەحمەد حەسەن بەکرینەوە بوو دەرێ یعنی ئێمە معلوماتی باشمان دەهات لە هەموو چین معلوماتمان وەردەکرد دەباوە پرسیارەشکەم پێشەوەی پشووی وەرگین ئەوانەی کە لە ساڵی هەفتایە دوایەوەی کە باڵی مەکتەبی سیاسی هاتنەوە ناو پارتی و ڕێکەوتنەوەوانە ئێوە سیقەتان بەوانە کرد ئەمە سیقەتمان بڕواتان پێکردن زۆریان سیقەتەوەمان بە چەندێک جێگای سیقەت نەبوون زۆربەی زۆر جێگای سیقەت بوون نا ئەوانە زۆریان لەوانە ناوچەرگەری دەکرد بەو شێوەیە محاربە ئێمە دەکرد فەرقی دەکرد مابینی بۆدینە و مابینی هەولێری و دووهوکی نایگوت فلان ئامێزە فلان ترچنی فلان ئەوایە فلان بەو شێوەیە محاربەیان دەکرد بە شێوەی ناوچەرگەری نە بە شێوەی تر و زۆریان محاولە کرد جاسوسی بۆ عێراق بکەنەوە زۆریان محاولە دەکرد و هەندێکیان دەکرد لەنەوە ئێمە بوون لەناو تەنزیمەتی پارتی بوون لەناو تەنزیمەتی پێشمەرگە بین و جاسوسیش بۆ حکومەتی عێراق دەکرد و ئێمە مراقبەی ئەو کەسانەمان دەکرد هەمان دەزانین دەمانزانی باشمان دەزانین زۆر زەحمەت بی شت لە کوردستان بەسەری بێتەکردن هەموو شتمان دەزانی چونکە ئەوها کورد ئامادە بوون برای لەسەر برای قسە دەکرد بزانی بۆ برای خراپە بە جاسووسە ئەوە داوات بەمە دەگوت ئەوە برام دوێنێ پەیوەندی کردێ بە ئەمنی مووسڵی و ئەمنی فلان عارتیان فلان بە فلان ڕئیس چەتایە لە فلان شوین یعنی ئەو شتە زۆر عادی بوو لای ئێمە زۆر خەڵک زۆر جار تۆ لە جیاتی وشەی جاش چەتە بەکارێنی بۆ احترامان بۆ ئەوانەی کەبووینە جاش دەلێمێ چەتە احترامان بۆ ئەوانە چونکە زۆر لەوانە معتەمیدی من بوون و خۆشەویستی من بوو زۆر لەوانە نییە ئیسیفادەمان لێ دەکرد باشە بەڵام زۆریشیان خیانەتیان کردیە زۆر بەس من گوتمەتم کرد سێ بەش هەبوون لەوانە باش پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمانێ دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمەوە دەین لەگەڵ کاک شێخ تاهیر کاک شێخ ساڵی 75 کە نەکسە بەسەر شۆڕشە هات باز لەوە کرێکە کاک مەسوول ویستویەتی درێژە بە شۆڕش بە بۆچی درێژی بە شۆڕش نەیە بەخوا کە کاتی جەنابی بارزانین لە تەهران و هێشتا گەڕەوە کوردستان جەنابی مەسعود بەدوو مهنار چوومە لای گوتە من شێخ تار ئێمە شەڕی پارتیزانی دەکەین مەقەڕات و چش نامێنیت لەبەر ئەوە من بڕیارم داوە دەتهنێرمە بادینەوە هەتوو دەچی لای ئەسعەد خۆشەوی لە حدودی سووریا حتا تێتە بارزان ئەتوو پێ مەسئولی بیشی پاراستە لە ئەوە لە بارزانیش حتا دەچیتە خانقینەوە چنانە من پێ مەسئول لە بمێنەیەکێکی تر دەست نیشان دەکەم گوتە من خۆ ئامادە بکەن من خۆم ئامادە کرد بەس پاشی جەنابی بارزانی گەڕاوە هەموو ئەو معادلە هاتە گۆڕاندن و شەڕ ڕاوەستە و یعنی من بە قەنەعەتی شەخسی ڕاوەستانی شەڕ گەلێک لە مەسلحەتی ملەتی کورد بوو ئەو وەختە چونکە جەنابی بارزانی دەزانی هینگی سێ حکوومەت ئامادە هێرش بکەنە کوردستان عێراق و ئیران و تورکیا هەر سێک و جەنابی بارزانی زانی کە شای و ئەمریکا و جیهاتی تریش زۆر خیانەتێکی گەورە لە ملەتی کورد کرد و من ئەوەژیم زانی کە زۆر محاولاتکردن کە ڕێگایەکی تر ببینەوە بۆ پشگیریکردنی شۆڕش بە زۆر زەحمەت بوو پێ نەکرا ڕێگاکەی تر کوێ بوو وەکی رووسیا وەکی جیهاتی تر چونکە وەختی پاشی ئەوە ساڵی 78 جەنابی بارزانی لە واشنگتن گوتە من گوتی ئەمریکا دەستم بڕی ئەگەر ئەمریکا نەبوو نەمدەهێشت ملەتی کورد بکەویتە ئەو کراسە لە ڕێگای رووسیا مەسر چەند دەوڵەتی تر دەماندوانی ئەگەر ئێمە دەوڵەتیشمان دەست نەکردوە بەس نەمن
نندهش ملتی کل بگیت او کراسه او نکسیه او نص قصه جنابی بارزانی من بو موجوده گرمه کەواتە ئەمریکیەکان زۆر خیانەتیان لەکوڵ کرد. جنابی بارزانی ئەوە لای مسوگەر بوو سەداسەد کە ئەمە ئەمرە بەبێ ئەمریکا تێپەر نەبووە خاصەتەن هەنری کیسینجەر چونکە جارێکی زابەتێکم دیت زابەتێکی بالا یعنی لە ئەمریکا جەنەرالێکی گەورە گوتی وەختەی شوورەش ئێوە من معاون ڕئیس ئەرکانی نێتۆ بوو گوتی من دو جۆرە هاتیمە لە خزمەتی جەنابی بارزانی گوتی ئەوە خیانەت لە ئێوە کردی هەنری کیسینجەر بوو گوتی ئێوە ویزارەتی خارجی ئەمریکا نا پەنتاگۆن بوو گوتی ئێمە وەک عەسکەری وەک جێشی ئەمریکی زۆر حەز لە کوردان دەکەن بەس دائیمەن موشکلەی ئێوە مەشاکلتان هەیە لە ستێت دیپارتمان و وایت هاوس ئەوە نەسی قسەکانی بەڵێ باشە کە لە دوای ئەوەی کە دوای چەند مانگێک یعنی جارێکی تر مەسەلەی خیانەی موقەت و ئەوانە ئەوە چۆن نییە بە حکمی ئەوە من مەسئولی پاراستن بووم هەموو کادری پاراستن مراجعاتی من دەکرد لە ئیران دەچوومە هەرڕوو دەچوومە لای جەنابی ئیدریس و مەسعود دەچوومە لە نەغەدا پاش لە هەفتەی سێەم پاش کشانەوەی هەفتەی دووەم ئەنیسەوە پاش کشانەوەی بارزانی بوو نەغەدا بە یەکجاری مەسعود گوتی چەند ناویدا من گوت ئەوانە ئامادە بکە بۆ سۆبەینێ بۆ سۆبە سەعات دوو و گوتی منیش چەند ناو هەنا منیش بانگی هێندێکیان دەکەم تقریبان حەوت ناودا من گوتە من ئەوانە ئەتۆ بانگ بکە ئەوانەی تر من بانگی دەکەم وڵات چوون بە بن چادرێک چوونە لای مەسعود لە نەغەدا جەنابی بارزانی وڵات هاتن تقریبان 16 17 کادر بوو وەکی جەوهەرنامق بوو وەزانە فازڵ میرانی بوو ئازاد بەرواری بوو کەریم سنجاری بوو کامێران مفتی بوو ئەم تقریبان 17 کەس فازڵە 16 کەس بوون جەنابی بارزانی ئەمە چەند ڕۆژ یان مانگ دوایی بڵێن نەکسەکە دەڵێن مانگێک پاشی نەکسە یەک مانگ پاشی نەکس یەک مانگ گوت شتێک ئەوها بوو جەنابی مەسعود بارزانی تقریبا 2 ساعت قسەی کرد لەسەر شوورەش و لەسەر نەکسە و لەسەر خیانەت و لەسەر ئەوە هەموو باسی هەموو چشتی کرد و تاکیدی کردەوە کە شوورەشی کورد ئیدامە دەکات و وعدەی دەوە کە بە نێزیکترین کات شوورش لە شاخەکانی کوردستان دەست پێ دەکاتەوە و ئەمە هەمومان وعدماندا سوزماندا کە لە ژێر ئەمری ئەو و جەنابی بارزانی بابی نەمەر هەر شتێکی بیتن ئێمە ئامادەینە لە هەر چی نەبیت لە ئیران بیت بچینە کوردستان بچینە عێراق لە هەر چی نەبیت و زۆر قەناعەتی هات بە ئەو جەماعەتە و پاشی ئەو جەماعەتە نەبوون هەموو بوونە ئەندامی قیادەی ماق سەرکردایەتی قیادی ماق هەر ئەوە نەبوون وەزعم خراپ بوو گەلێک جەنابی مەسعود بارزانی گوتم نەوەرە نامەکرد بوو سامی دەنویسم هەرە لای سامی بێ ئەوە بچێ دەرەوە ئەگەر بێگرتن زەحمەتە لە حەبس دەرناچی چونکە لە ئیران ئاشکرا بوو ئەتو لە پاراستنی ئیشی دەکرد یەک کوردێک ئیخباری لەسەر من کرد بوو کە من پاراستن بووم وەختی خۆ لە ساواک بە ڕسمی داوای ئیشکردنیان لە تۆ کرد ڕسمی داوا کرد گەلێک جۆرە هەر جۆرەی وەرێ داوا لە من دەکرد ئیشی لە بەس گوت بزانین بارزانی چ دەڵێت وڵام منژی گوتێ بارزانی داوا بوو شاین شاوارە مەردە دەکات و ئەوە دەکەت مەدەن چ دەڵێمێ ئەوە بەس مانگی 6 چوون بوو ئەمریکا مانگی 6 ئێوە زۆر بوونەوانی کە چوونە ئەمریکا ئەمە 3000 نەفەر چوونە ئەمریکا بە ساڵێک 2 ساڵ بەڵێ زۆر جار باسی ئەوواکرێک ئەو کاتەی پێشەوەی تۆ بچی کاگیدی سەوڵی داوە مەسەلەن پێشمەرگە بنێرێتەوە بۆ شاخەکان و بۆ کوردستان و ئەوانە ئەوە هەبووە خۆیمە لە ناو پرۆسێسدا بین هەموو محاولە ئەدریسی زۆر محاولە داکرد ئەدریسی بە شەو و بەروش نەدەڕەوەستا یعنی ئەدریسی دوو چشتی گەورە دەکرد حەز نەدەکرد خەڵک بچیتە عێراق بگەڕێتەوە خۆسەتەن ئەوانای پێشمەرگە و سەرکردەکان قەت حەزی نەدەکرد یە دووەم
زور خوی آماده دکر بو شر یسیم زور خوی محاوله دکر خلا اوی سواکی ایران بپارزید ادریس او همو محاولاتانه دکر و زور جار سواک بانگی دکرد و نهنی بانگی دکر دبره اداره سواک تهدیدی دکر اوی دکر زور تهدیدی ادریسی دکر او مستمر بون باشە مەلا مستەفا بۆچی بڕیاریە بچێتە ئەمریکا ئەوە هۆکاری چی بۆچی ئەمریکای هەڵبژارد؟ نه خۆ بارزانی پێش تێکچوونی شۆڕەش چوو بۆ ئەمریکا چوو بۆ فەحس و معالجە دەرکەوت کە نەخۆشی گرانی هەیە جەناوی بارزانی بە دوو جشت چوو بۆ ئەمریکا یەک وأوى بشيء دكتور فعلا دكتور ويلا ويبو ونخوشة كزور قرص بو أما يدوام جنوبي بارزاني دايوه درفتك ببين كلا إيران در بچيتن كلا إيران در بچي لا إيران نمينيتن چون كزور حزي لا إيران ندكر لبير ما محمد حسنين هيكل هاتا كرج مقابلة صالح 75 بو 76 مقابلة نا 75 بو مقابله لگل بارزانی کرد میشه وقت گرایه و چه قاهره جریده اهرام قاهره نویسی بود من بخوم جریده کم دید نسخه مقابله کرد و لگل بارزانی کرد و لگل شاه ایران و همو قسکانی شاه ایران به درو در اخذ بود میشه محمد حسن هیکل لمانشیتی جریده که دنویسید و خطکی گوره یا لیتنی التقیت بالاسد فی عرینه يعني خسكام بارزاني لكردستان مديد وانا لكرج خسكام مقابله لقى البارزاني لطهران لكرج نقرب ولا كردستان مقربه هو نمسي يا ليتني التقيت بالاسد في عريني بارزاني یک لحظاش لامريكا لخبات كردواتي غافل نبو قط همیشه نصیحت بارزانی با همو ایمه با کادرانی پارتی با خلق کردستان او با ایمان تان با خدا قوی بکن پشو تان تریج بیت ملت کرد دگیت مافی خو او بو ئەمریکیەکان چاودێریان نەکرد لەوێ ئەمریکیەکان وەک پێویست نه وەک پێویست نه من ئەوەی دەزانم ڕئیسی اتحادی عمالی ئەمریکا ئەوە زور هەولی دا کە ئیقامە بە بارزانی بدەن نەکو حکوومەتی ئەمریکا قبول نەدەکرد ئەو هەندێک شخصیاتی ئەمریکی هەبوون وەکی ویلیام سەفایر وەکی ئەوانە هەندێک سەناتۆر کەنەدی ئەوانە زور یارمەتی بارزانی دەدا ئەو مەوزوعە جنابی مسعود بارزانی باشتر هەموو کەس دەزانێت چونکە ئەو لەگەل خودی جنابی بارزانی بەڵام تۆش بۆ خۆت چەند جارێک مەلا مستەفا بینیوە حەزەکەم باسی ئەو دیدارانم بۆ بکەی ئەگەر مەلا مستەفا جارێ ئەولم دیت لە کوردستان گەلێکم دیتی لە تەهران لە کەرەج گەلێکم دیتی حتا چوومە ئەمریکا ساڵی 78 مانگی تەمووز آخری مانگی نەوروز جنابی مسعود سەرۆک مەسعود تێلەفۆنی بۆ من کرد گوتە من وەرە واشنگتن والله من چوومە مەتار محمد سعید دوسکی هات منی هەڵگرت برە هۆتێلێک هەلا ڤیرجینیا بوو نزیکی واشنگتن ناوی هۆلیدەی ئین بوو منیان برە هۆتێل ساعت 1:15 جنابی مسعود تێلەفۆنی کرد گوتە من شێخ تۆ ڕگەیشتی مژی گوتێ بەلێ ئەزبەنی ئەزێ لە هۆتێلێ گوتێ ئیسراحەتێ بکە دێتە بینم گوتە ئەزبەنی کەنگی گوتە من ساعت دوربری ساعت 4 عصره ولا دوربری ساعت 4 در لیدا هود درگاه دکم و برای خودمه جنابی بارزانی را وستایه مسعود لپشت هاتین اول من هات هکو او منجله که اوی سر بسر من داکی زور او بوم زور یعنی تیک چون براستی جنابی بارزانی من لیره والله دانشتن جنابی بارزانی دانشت بخوا نیم ساعت بینه چون هر وقت من قصه لگل باوکی خوم دکم بحثی وقت خوب بحثی شورش کرو بحثی شوش کرو بحثی با پیر مان کرد که وقت خود بارزان بو یا باسی اوی کرد که
حکومت عراق و امریکا چون خیانت لملتی گلک ما باسی اوامان باش ئەمریکیەکان مەبەستم دەستگا مخابراتیەکانیان سی خوڕیانەکرد بە سەمەلا مستەفا حتما چی خوڕینە سەر بارزانانی سەر هەموو کەسێک دەکەن لەسەر هەموو ئەوەی تۆ بزانێ حکوومەتی عراقی هیچ هەوڵی کوشتنی مەلا مستەفاایە شتی وا درراوە لە ئەمریکا ئەو کاتێکە لە ئەمریکا بوو ئەوە ئاگادار بم وەکی محاولەکردی کوشتنی مەسعود بکە لە ئەمریکا لە ئەمریکا یەکێک لە کەنەدا بۆ یەکێکیش لە واشنگتن و یەکێک لە لەبنان وەختی من هاتیمە لێرەژی فۆیلەکە لەوێ من بوو یا ئەو کەسانە محاولە کردبی بەێ ئەوانە لە ڕێگەی جدیانیش کرد لە ڕێگەی کوردەوە لە ڕێگەی کوردەوە کردبوون ئەوەی درست کردبوو لە لەبنانەوە درست کردبوو مخابراتی عێراقی لە لەبنان درست کردبوو یەکێکی کورد بوو ئەوە تەفەس زۆر قسەکی دوورە زەحمەتە قسەیەکی دوورە خۆ ئێستا بەرپرس و شت نییە لە بەس ئاگاداری کەس وا چنینە کەس لەوان چنیە ئێستا بەس ئەو محاولە کراوە بوو باڵێ حەزەکەم ینی ئەگەر با کۆتایی بەوە بێنین کە لە ئەمریکا دوا دیداری تۆ و نردنەوەی تەرمی بارزانی بۆ کوردستان کە ڕۆژی بارزانی ئەمری خۆکرد من لە ئیش بوو ساعت 7:30 گەشتمە مەتۆری دەلاس بە محەممەد سعیدم گوت ئەوە من گەهشتم مەتۆری ئەوە واشنت گوتمە من گەهشتم گوت بمینە فلان و فلان و فلان دەهێن ئەویش دەهێن ئەو مەتۆرە هەرە لە خۆی ئامادە بکە بە ئەو لەگەل تو ئامادە بن ئێمە ساعت 8:30 لەگەل جەنەبی ئیدریس دەهێنە مەتۆر وەڵڵا ساعت 8:30 هاتنە مەتۆر چوومە دەستی ئیدریسی بە من گوت شێخ تاهر باب نەما مژی گوتە ئیدریس هەرە عەفەویەن من گوتە ئیدریس بابێ ساخە باب نامری چجارە ئیشەڵڵا خودای عەمرێ دەجدەتە تەو مەسعودی ئێوە باب هەر ساخە ئێمە جەنابی بارزانی لە ناوچەوەی ئێوە دەبین لەوێمان تەقریبا نیم سەعات پاشی سەری هەندێک ئەمریکیش لەگەلی بوون محەممەد سەعید دۆسکی لەگەلی بوون جەنابی ئەوە غازی حەجی مەلو ئەوە ئەمریکیەکان ئامادە بوون حکوومەت وەکو شت یان وەڵڵاهی هەندێک کار بەس من ناویان نەمزانی کە بەس هەندێک هات بوو بەڵێ بەڕاستی زۆر جیهاتی نهێنی حکوومەت پەیوەندی بە من کردەوە کە لەگەڵ وان هیچ بکەن بەس هیچم نەکرد ئەمریکی بەس وێرێ لە مەدرسەی ئینلنگوە مەدرسەی زمانی ویزارەتی دیفاعی ئەمریکی 162 زمان دەرسی دەدەن من 4 مانگ لەوێ دەرسی کوردیم دەدا بە 3 ئەفسەری ئەمریکی بە موافقەی لاق ینی فێری کوردی دەکردن فێری کوردیم دەکردن فێربوون بەێ ئەوانەیان ئامادە کرد کە بینێنەوە بۆ کوردستان و عێراق ئەوانە لە خەلیج بوون لە بەشی ئینساد بوون لەنەوە سەفینەک بوون نیشیان بەس ئینساد بوو ئەوانە گوت سەفینەکەمان لە بەحرێنە گوت ئێمە ئەنتێنامان هەیە لە دوورمەداری 1000 میل نە کیلومتر میل هەر شتێ بێتە ئاسمانی ئێمە وەردەگری وەکی تەلەڤیزیۆن رادیۆ تێلەفۆن بلقیر لاسرکی هەموو شتی گوت ئێمە وەردەگرین ڕەسەن دەهنێرینە واشنگتن باشە کاک شێخ تۆ لە دوای ڕوخانی حکوومەتی عێراق سەدام و کەوتنی سەدام و ئەمانە تۆ گەڕیتەوە بۆ کوردستان لەسەر داوای دیسانەوە پاراستن بوو یاخۆت چۆن گەڕایەوە وەختێ من کارگیری لە سەرک دەهاتە وێرێ جەنابی نێچیروان دەهات جەنابی هشیار زێباری علاقەت منزوو هەموو وەخت دەمان دیتن ئەوانە 2002 قرارمدا بێمەوە بێمە سەردان هاتم چوومە لای جەنابی بارزانی ڕۆژی 27 نوێی 2002 من چووم ساعت 1 من چوومە حەزوری جەنابی بارزانی جەنابی بارزانی زۆر پرسیار من کردن پاشی بە من گوت حەز دەکەم ببینی نەچێف ئەمریکا گوتمێ ئەزبەنی ناچ قرارم دا لەسەر ئەمری جەنابی بارزانی لە کوردستان بمینم لە کوردستان مام بە ئەمری وی چوومە پاراستن لەگەل جەنابی مەسرور بارزانی ئیشم کرد لە پاراستن 3-4 ساڵک پاشی من چوومە سەرۆکاتی ئاسایشی گشتی
6 مانگ جگری عصمت ارگوشی بوم لآسایشی گشتی پاشی به فرمانی سروک من یا نقل کرد بو سرکاتی هرم دویجی مسئولی بشی اسکالا و کاروباری کمالاتی بوم حتی تقاعدم 2018 کاک شێخ تۆ ماوەیەک بەرپرسی سکاڵا و کاروباری کۆمەڵایەتی بوویت ئەوەش دەستگایشی گرنگە و بە سەدان مەلەف و گەندەڵی بەداخەوە کە ئەوە ینی ئەو هەموو گەندەڵی ئاکرێت لە کوردستانە ئەگەر نمونەیەکمان پێ بڵێ کە ینی ئەو گەندەڵیانەی کە هاتنە بەردەستیەوە ئەو مەلەفانەی کە هاتن ئیشتان تێدا کرد کەستان مەسەلەن سزادا کە سزادرا یاخود مەسئولەکان تەدەخولیانە کرد یا مەسئولەکان خۆیان تێوەی گلابوون لەم شتانەوە بەخوا هەموو ناوعی هەبوون کە من لە سەرۆکاتی هەرێم ئەوە سەرۆکاتی هەرێم بەخۆی من گوت پاشی تەقاعد بووم 21,000 حتا 22,000 سکالا هاتینە لای من ئی گەندەڵی نا گەلێکی گەندەلی بوون مەسەلەن هەندێک فایل داهاتنە لای ما بە مەلایین گەندەلی تێدا بوو بە ئەوەی ئێمە بەڕاستی ئێمەش دەمانگادا جیهاتی تایبەتی خۆی داهاتە محاسبە هەندێک کەسان دەکرا هەندێک کەساژی نەداهاتە کردن بەڕاستی مەسەلەن یەک حادسەی گەندەلی بود بڵێم جەماعەتێک بە ناوی هاوردەکردنی تەرەکتەر و دەڕاسە 27 ملیۆن دلار لە بانقی زیراعی هەولێر و شەقلاوە شەبوونە دەرەوە ویجا بە شکلێکی زۆر میهەنییان کرد بوو حتا پلەتفۆرمیانیش دروست کرد بوو بۆ ئەو تەرەکتەر و دەڕاسە یەک تەرەکتەریش نەهات بیا کوردستان لە هیچ سنوورێک نەهات بیا ناو کوردستان نەکە تەرەکتەرندا دەڕاسە پارەش هەموو سەرف کرا بوو باشە ئەمە یەکەکە یەکە نمونە بوو ینی ئەگەر خەڵکی گەورە لە خەڵکی زۆر گەورە لە پشتێ بوو هەمووشمان دەزانی ئەی بۆ ئیجراتان نەکرد لەگەڵیان ئێمە جیهاتی تەنفیزی و ئیجراتی نەبوون ئەمە جیهاتی معلوماتمان دەبوو ئەمە بەس ئەوەمان دەمان کرد لە نووسرا و دەمان هەنۆرتە جیهاتی تایبەت ئەو ئایدی ئەوە نەبوو ئەو چشتا نەبوو یعنی هیچ مەلەفێکتان هین نەکرد ینی سزا نەدرا خاوەنەکەی کەس سزادا لە ئەنجومەنی وەزیرە بەس ناوی نالێ یەکێکمان سزادا گەندەلی لە 72 ملیۆن دلار کرد بوو 72 ملیۆن دلار کرده بوو و کارمەندەکانی خۆی هاتنە لای مە شکایەتیان لێکردی راپۆرتیان ئەو راپۆرتمان بەرز کردەوە حتا چوو گەهشتە نێچیروان بارزانانی ئیجراعاتی لەگەلی کرد بە فەرمانی نێچیروان بارزانانی ئیجراعاتی لەگەل کرد بەداخەوە ینی زۆر بابەتەیە کە ڕەنگە تۆش خۆش وتت لەسەر هەندێشە ڕەنگە نەتوانانی قسە بکەی بەڵام بۆچی وەزیە وڵاتی ئێمە بەم حاڵەی ئێستا گەیشت ئەو هەموو گەندەڵیە بۆ ینی خەباتی گەورەی مەلا مستەفا و ئەو هەموو خەباتی ئێوە کردن و ئەو هەموو خوێنی شەهیدەوە وەڵام من یەک تش دەڵێم بە قەناعەتەویش دەڵێم ئەو خەڵکەی وە دەکەتن ئیسیفادە لە خەباتی بارزانی کرد ئیسیفادە لە ناوی بارزانی کرد ئیسیفادە لە ڕێبازی بارزانی کرد و بە ناوی بەو ڕێگایە زۆر شتی خەلەتیان کرد زۆر شتی خەلەتیان کرد لە ژێر پەردەی کوردایەتی و ڕێبازی بارزانی نەمر ئەمە نەتیجەیە ئەمە قسەی تۆیە ئەمە قسەی منێتەوە و ئەمەیە کە زۆر کەسیش نەکردیە من هەر لە ڕوژی منداڵیەوە دەست پێکردن سوزم داوە بە بارزانی بە جەناوی مەسعود بارزانی کە حتا ساخم لە خزمەتی دادابم پێشمەرگەی ئەو بم مخلصی ئەو بم و لەناو قەبریش من هەر پێشمەرگەی ئەوم و قوتابی ڕێبازی بارزانی نەمرم بەڵام کاک مەسعود خۆی وتی خەڵکانێکی ئیسفادە لەو ڕێبازەکەن حتمما یاخوتی ئەگەر بە مش نەگوت بیتن بەڵێ بەس جەناوی بارزانی مەسعود بارزانی باش دەزانیت
ئەو کەسانەش دەزانیت ئەوی بەناوی بارزانی و بەناوی ڕێبازی بارزانی هیچی خەلەت دەکەن ئەی بۆ سزا نادرێت ئەوە وە دیارە زڕۆف وایە وە دیارە شت هەیە کە دەستیوان گرێ دەدەن ناتوانن ئەو شتانە بکەن نەکو باش دەزانن وەکو شێخ تایار حەزەکەی ئەو ئیجراعاتانە بکرێ بۆەوەی کە وەڵام من زۆر ریپۆرتم نوویسە زۆر حەزش دەکەم زۆر حەز دەکەم ڕێبازی بارزانی و دام و دەستگای کوردستان پاو بکرێنەوە بە هەموو ئەو خەلەتیانەوە هەموو دەستدرێژیانە و هەموو ناپاکانە ئەوەی ئێمە بە مەسیری ملەتی کورد دەکەن و یان دزی لە خەڵکی کوردستانی بێچۆرە دەکەن زۆر زۆر سپاس دەکەم یا شێخ کە بەشدار بوویت و زەحمەتماندایم دوو-سێ ڕۆژە لە خزمەت جەناب تا بووین و تۆش کۆمەڵی بابەتی گرنگی بەخێر بن بەخێر بن زۆر سپاس دەکەم مەمنونم زۆر سوپاسی ئێوە دەکەم و سوپاسی زۆر بێنەرەکانیش دەکەم ئینشەڵڵا هەر موفەق بن ئینشەڵڵا کوردستان هەر سەرکەوتوو بیتن ئینشەڵڵا عومری مەسعود بارزانی هەر درێژ بیت بۆ هەموو ملەتی کورد زۆر سپاس بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان